لەوانەیە لە یەکەم نیگاتە ئەوا بێتە پێشچاو ئەمە باخێکی گەورە یان پارکێکی دارستانی بێت و لە دەیان و سەداندا ڕوودەوەن پێگات بێت، بەڵام لە ڕاستیدا ئەمە گەورەترین درەختی جیهانە و بە بادامی هندی ناسراوە کە بە کاچۆش ناو دەبرێ. درەختەکە دەکەوێتە ویلایەتی ڕیۆ دی گراندی باکوور لە بەرازیل. بەهۆی گەورەییەوە لە ساڵی 1994ەوە ناوی چوەتە کتێبی گینس بۆ ژمارە پێوانەیەکان. لقو و پەوچڵەکانی ئەم درەختە ڕووبەری 8361 مەتری تەنیوە کە لە گۆڕەپانێکی تۆپی پێش گەورەترە. ساڵانە 6,000 دانە بەعدامی لێ بەرهەم دێت و دەکرێت ڕاستەوخۆ سوودی لێوەربگیرێت و بخرێت، یان دەکرێت بە خواردنەوە و دەخورێتەوە، یانیش بۆ دروستکردنی مرەبە کەڵکی لێوەردەگیرێت. درەختەکە تەمەنی 140 ساڵە و بە شێوەی ئاسۆیی گەشە دەکات. بە تێپەڕبوونی کات گەورە بووە و لە گەشە نەوەستاوە. لە چاو گەشەیەی لە ئاستی ئاسۆییدا هەیەتی، بەڵام بەستونی کەمتر گەشە دەکات و قەد و چڵەکانی لە چەند مەترێک زیاتر بەرز نابنەوە. دارەکە 5 قەدی سەرەکی هەیە و لقوپۆکانی دیکەی لەو قەدانەوە گەشە دەکەن. هۆکاری گەورەبوونیشی ئەوەیە کاتێک چڵەکانی تا چەند مەترێک بەرز دەبنەوە، سەر لە نوێ جارێکی تر شۆڕ دەبنەوە بۆ بنی درەختەکە و دەست بە گەشەکردن و بەرزبوونەوە دەکەن. بەمەش تا دێت دارەکە گەورەتر دەبێت. درەختەکە یەکەم جار لەلایەن ڕاوچیەکی ماسیەوە بە ناوی لیز ئیناسۆ دی ئۆلیڤێرا ڕوێنراوە و دواوی مردنیشی ئەو کەسە لە ژێر درەختەکە نێژراوە. ساڵانە بە هەزاران گەشتیار لە ناوخۆی بەرازیل و وڵاتانی دیکەی جیهانەوە سەردانی دەکەن و بۆتە بەشێک لە کەرتی گەشتیاری ئەو وڵاتە. ژمارەی ئەو گەشتیارانەی ساڵانە سەردانی دەکەن دەگاتە 300,000 کەس. لە هەر سەردانکەرێک بڕی $2 ئەمریکی وەردەگیرێت. زۆربەی داهاتەکەش بۆ پاراستنی درەختەکە تەرخان کراوە. بەشێک لە ژینگە دۆستان و سەرپەرشتیکارانی درەختەکانش هۆشداری ئەوەیان داوە لەبەر زۆری گەشتیاران زیان بە گەشەی درەختەکە گەیشتووە، بۆیە داوای سنووردارکردنی دەکەن و چونکە پێیان وایە ئەو ژمارە زۆرە گەشتیارە ڕەنگە ببێتە هۆی وشکبوونی درەختەکە.